گفتوگۆی تەواوی ئەم تەوەراکەین ئەمەی کە ئێمە پێشکێکمان بۆت لەگەڵ هاوکارم لانەیە کە باسمان لە ساڵی 2024 کرد وەک ساڵێکی ڕابردوو کە کۆتایی پێهات و ئەمڕۆ کۆتایی پێیەت و چۆن ئەمە بکەینە ئەزمونێک بۆ ساڵی 2025 چۆن ئەزمونی لەوە بگرین بۆ ساڵی 2025 بۆ ساڵی داهاتوومان گفتوگۆیم تەوەراکەین بە میوانداری زۆر بەڕێز نەبەس کەمال نووسەر و ڕێنماییکاری دەرونی. کاک نەبەس فەرموو کاک نەبەس. مامۆستا سڵاو بانی باش بەخێر بێت ئەم کاتۆ باش بەخێر مامۆستا سەر چاوان زۆر بەخێرات بەخێر بێت. مامۆستاگیان سڵاو لێبێ زۆر بەخێراتی یانیتان باش. مامۆستاگیان بەڕێستان چۆن باس لە ساڵی 2024کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی ساڵی 2024 وردە وردە نزیکە بینەوە کە پێ بنینە نێو ساڵی نوێەوە ساڵی 2025 و ئیتر ساڵی 2024 لە هەموو لای هەمومان بوو بە مێژوو بوو بە ڕابردوو. بەڵێ بێگومان پێویستەکە ئێمە لە کۆتایی ئەم ساڵەدا هەمومان لەسەر خۆوەستانێکمان هەبێ وێنەی ژیانی خۆمان لە ساڵی ڕابردووە بهێنێنە بەرچاوی خۆمان لە پێشەوە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی کۆمەڵگا و دەوروبەر. بەڵام بەداخەوە ئێمە زۆر جار ئەم لەسەر خۆوەستانەمان نییە و ئەم پرسیار لە خۆکردنەمان نییە کە لە ڕاستیە زۆر زۆر پێویستە لەبەرەوەی کە ژیانی ئێمە پێوەستە بەم ساڵانەوە پێوەستە نەک هەر بە ساڵەوە یعنی پێوەستە بە با بڵین خولەکەکان و سەعاتەکانی تەمەنەوە. یعنی مرۆڤ بەرامبەر بە هەموو ساتەکانی ژیانی بەرامبەر بە هەموو خولەکەکانی ژیانی بەرامبەر بە هەموو سەعات و ڕۆژ و ساڵ و مانگەکانی ژیانی بەرامبەر بە هەمووی بەرپرسیار لە ڕاستیە و تەمەنی ئێمەش یعنی بریتە لەو کاتانە. یعنی لەبەرەوە تۆ کە بەرپرسیاربی چۆن وەکو بڵێ هەز بەم بەرپرسیارەتی ئەەکەی چونکە جاری وایە لە ڕاستیە ئەتوانم بڵێم نەک ساڵێک یعنی جاری وا هەیە چرکەیە گەبێتە هۆکاری گۆڕانکاریەکی گەورە لە ژیانی مرۆڤە. یعنی مرۆڤی وا هەیە ئەتوانم بڵێم لە چەند خولەکێکە گۆڕانکاریەکی گەورە بەسەر ژیانیا هاتووە. جا و گۆڕانکاریە یعنی دۆزینەوەیەک بێ گەیشتن بە داهێنانێک بێت بۆ نمونە یان با بڵین بڕیارێکی گەورە بێت بۆ گۆڕانکاری بڕیارێک بێ بۆ نمونە ئەوەی کە مرۆڤ چۆن بتوانێت هەنگاوێکی نوێ لە ژیانە بنێ. یعنی ئەمانە جاری وایە چەند ساتێک چەند چرکەیەک لە ژیانی ئینسانە دەورە بینن لەبەرەوە ئێمە یانجارە پێویستەکە هەموو ساتەکانی ژیانمان هەموو ڕۆژەکانی ژیانمان بە گرنگ بزانین وەکو وتم لە کۆتایی ساڵەکەیە بتوانین جارێ ئەم لەسەر خۆوەستانە بکەین و بتوانین ڕابردووی خۆمان بهێنینەوە بەرچاوی خۆمان وێنەیەکی گشتی ژیانی خۆمان لە پێشەوە لەسەر ئاستی تاک دوایی لەسەر ئاستی کۆمەڵگە و دەوروبەر بێنینە بەرچاوی خۆمان ئەو وێنەیە ئەگەر هێنامانە بەرچاوی خۆمان ئەو کاتە ببینین یعنی ئێمە چ بەرهەمێکمان هەبووە لەو ساڵەیە چیمان خستۆتە سەر ژیانی خۆمان و ئەو کێشە و گیر و گرفتانە چی بوون کە هاتوونە تۆ ڕێگامان و چەند توانی ومانە یعنی لەگەڵ کێشە و گیر و گرفتەکانە مامەڵەیەکی ڕاست و دروست و جوانمان هەبێ و تا چ ڕادەیە کێشە و گیر و گرفتەکان نەیانتوانی و ئێمە ڕابگرێ لە ژیان و ئێمە بوەستێنێ چونکە لە ڕاستیە جاری وا هەیە یعنی ژیان بێگومان یعنی بەبێ گیر و گرفت نابێ بەڵام تۆ جاری وایە یعنی گیر و گرفتەکان ژیانی ئێمە ڕاگرن جاری وایە بۆ هەمیشەیی ئینسان تووشی ناومێدیەکەن کەسی وا هەیە لە ساڵێکە ئیتر بۆ نمونە ئەو کەوتنەی کە ئەکەوێت یعنی بە زەحمەت هەڵەسێتەوە جارێکی تر ئومێدی بە ژیان بۆ دروست بوو بێتەوە بێگومان یعنی ئەبێ ئەم شتانە بێنینە بەرچاوم ئێمە گەر ساڵانە ئەمە بکەین یعنی ئەمە بێنینە بەرچاوی خۆمان و ئەم لەسەر خۆوەستان و پرسیار و بیرکردنەوەیمان هەبێت لە پێشەوە لەسەر ڕابردوو وەکو پرسیارێکی جەنابتان ئەمە یعنی پێویستێکی گەورەیە لە ڕاستیە بەم شێوەیە ئەوە بێنینە بەرچاومان ئەنج ئەتوانین ئێمە دوای ئەوە هەنگاو بنین بۆ ساڵی نوێ ئەو کاتە یعنی هەوڵ بین ساڵی نوێشمان وەکو بڵێ بە
لە زیهنی خۆمانە بێنینە بەرچاوی خۆمان چۆن خۆمان ئامان دەکەین. باشە مامۆستا بۆچی هەمیشە لە کاتێکا ئێمە کە فلاجباکێگەکەین کاگەڕینەوە بۆ ئەو کار و کردوانی کە لە ڕابردووە کردومانە خود ئەو ڕووداوانی کە بەسەرمانە هاتووە بۆچی زۆر کات فۆکسەکەی لەسەر ئەو ڕووداوە ناخۆشانە بۆچی ئێمەی مرۆڤ سروشتی مرۆڤ بەو شێوازەیە زۆر کات ڕووداوە ناخۆشەکان زۆرتر زاڵە بێ لە مێشک و هزریە زۆرتر باسی لێواکە بۆیە ڕاستەخۆ لە 2024 بۆ من ساڵێکی باش نەبوو. وڵا بێگومان ئێمە نابێ هەر تەنها لایەنە سەلبیەکان یان کێشە و گیر و گرفتەکان یان ئەو شتانە لە ژیانی خۆمانە ببینین بینینی ئەوانەش نابێ بۆ ئەوە بێ کە ئێمە بە بەردەوامی وا هەست بکەین کە لە ناخۆشی و لە گیر و گرفتە بین. یعنی بینینی ئەو شتانە بە پێچەوانەوە ئەبێ بۆ ئەوە بێت کە تۆ چۆن بتوانانی ئەو گیر و گرفتانە تێبپەڕێنی و لە ڕاستیە ینی پێویستەکە ئینسان ساتە باشەکانی ژیانی خۆشی بێنێتەوە بەرچاوی خۆی و ئەمانە بکاتە یعنی خاڵی هێز خاڵی لاواز لە خۆیان بتوانێت دیاری بکە خاڵە لاوازەکانیش وەکوتم هەر بۆ ئەوە بێت کە ئینسان بتوانێت هێزیان بتادێم و خاڵی هێزیش بۆ ئەوە بێت کە ئینسان تۆزە متمانەی بە خۆی بۆ دروست ببێ کە ئەتوانێ وتوانی وێتی چونکە لە ڕاستیدا متمانە بەخۆنەبوون یان هەستکردن بەوەی کە تۆ بەردەوام لە کێشە و گیر و گرفت و ئەوانەیە ژیاوی جۆرێک لە لاوازی بۆ کەسێتی ئینسان دروستەکە کە تۆ یعنی بەردەوام بە لاوازیش یعنی پێشوازی لە ساڵێکی تری تەمان پێشوازی لە کۆمەڵێشتی تر ئەکەیدیان ئومێدێکت بۆ دروست نابێت کە بتوانانی بەڵام کە تۆ زانیت یعنی کۆمەڵی خاڵی هێزیش لە تۆیان هەیە کۆمەڵێک لایەنی ئیجابی لە ژیانی تۆیان هەیە بێگومان یعنی ژیان بە هەردوو لایەنەکەەوە ئەبێتە ژیان یعنی شتیوانیە کە مرۆڤەکان هەموو ژیانیان هەمووی گیر و گرفت بێ یان هەمووی با بڵێن بێگیر و گرفتی بێت و ژیانێک بە هیچ کێشەیەکی تیانە بێ هەردووکی تیا هەیە بەڵام تێڕوانینی مرۆڤەکان ئەتوانێت هەردووچیان بکاتە خاڵی وەرچەرخان لە خۆیان بیان کاتە ئەوەی کە با بڵێن متمانەی بۆ خۆی زیاتر بۆ دروست ببێ کە مرۆڤ بێگومان یعنی کۆمەڵێ توانای هەیە و بتوانێت تواناکانی خۆی بدۆزێتەوە بەڵام وەکوتم ئەمان پێویستی پێش هەموو شتێک یعنی هەنگاونان لەم ساتەیە کە ئێمە ئەم گۆڕانکاریە بەسەر ساڵەکانی تەمەنمانە یعنی ساڵێک لە 2024 بێتە 2025 ئەمە یعنی شتێک نەبێت کە با بڵین هەر ژمارەیەک بێ گۆڕانکاریەکی بەسەرابێ لە منە ئەمە یعنی وەستانێک دروست بکە و کۆمەڵی پرسیارم بۆ دروست بکە. زۆر باشە دەست خۆش بە مامۆستا بێگومان هاوڵاتیانیش بۆ چوونی جیاوازیان هەیە لەسەر ساڵی 2024 با بزانین ساڵی 2024 لای هاوڵاتیان چۆن بەسەریان بردووە و پێکەوە گوێبیستی ڕاو بۆ چوونی هاوڵاتیان لەم ڕاپرسەیە و دواترە گەڕینەوە وڵاتان. ساڵی 2024 بۆ بەڕێز چۆن بوو؟ ساڵی یاسایی بوو کاک و حەردێک ئەنی توانین خۆشی تیا بوو ناخۆشی تیا بوو لەگەڵەوە بڵین چەند پلانێکم کە هەبوو هەنیشان جێبەجێ بوو هەنیشان جێبەجێ نەبووی تر. بەگشتی خۆش بوو یان ناخۆش بوو؟ ئەتوانم بڵێم تاک و حەردێک خۆش بوو. پلان و بەرنامە چی ئەبێت بۆ ساڵی تازە؟ هەرەوەنگە بتوانم یعنی خێزانەکەم بەباشی بەرەو پێش بەرم پێویستەکانیان فراهەم کەم. لە 2024 هەم ناخۆشی هەم خۆشیمان بینیوە لە 2024 هەم نەخۆشکەوتی هەم هیمبووین بەڵام ئەوەی سەلامەتی گرنگە لە پێش هەموو شتێکەوە خوێندەکەم بۆ من زۆر گرنگ بوو گرنگیم زۆر پێیاوە ئیشەڵڵا لە 2025 جا تەخەڕوج کەم و چەند ساڵە بە ئاواتی ئەوە خوێندەکەم تاوەکەم ئەو مانەبوونی کە ڕەنجم پێشاوە بەبوونەی دایک و باوکمەوە زیاد لەبەر ئەوان ئیشەڵڵا بەدەستی بێنم و هیوادارم بۆ هەموو کەسێکیش لە داهاتووە لە 2025 ساڵێکی خۆشی بێت و ئیتر ناخۆشیەکان تێپەڕ بن بە ئاواتی دڵمان بکەین. طبیعی ساڵی 2024 ساڵێکی قورس بوو یعنی بەهۆی قەیرانیدارایی و وەسعی سیاسی و هەڵبژاردن و بەس بەعام ساڵێکی باش بوو یعنی سادۆقا بۆ من زۆر باش بوو چونکە لە بەرنامەی کورسات لە کەناڵی کورسات کەناڵە جوانەکە ئەو بەرنامەیەمان پێشکەشت یعنی بۆ من ساڵێکی زۆر تایبەت بوو و هیوادارم لە ساڵی ئایندەیە ئەو پرۆژانی کە لە مێشکمایە لە ساڵی 2005 بیانمەدی ئیشەڵڵا. 2024 بۆ تۆ چۆن بوو؟ پێشێکی بەخێر بێن وڵی ساڵێکی خراپ نەبوو باش بوو شتێکی ناخۆش ڕووینە ینی کە بێتە ساڵێکی ناخۆش یادگارێکی ناخۆشتیا بەجێ بێڵین هیوادارم ساڵ 25 زیاتر خۆشتر بێت ساڵێ بێ بۆ گەلی کورد بۆ هەر هەمووی بەرەو پێشچوونێکی باشتر
بێتە پێشوە هەمومان. زۆر سپاس بۆ کورسات بۆ ئەم مەراسیمە جوانە بۆ ئەم یادە جوانە بەدەستخۆشیدان لێکم بەتاکید هەموو ساڵێک خۆشی ناخۆشی خۆی هەیە لە 2024 بەڕاستی من لەگەڵ ماڵ و مناڵمە ساڵێکی خۆشمان بەڕێکرد ئینشەڵڵا 2025 ئەگەین بۆ ئاوەتانی کە هەمان. دەستخۆشی بە هاوکارمان تەرزە بۆ ئامادەکردنی ئەم ڕاپرسیە مامۆستا گوێت لە ڕای هاوڵاتیان بوو لەسەر ساڵی 2024 وەک ساڵێکی ڕابردوو باسییان لە ساڵی 2025 کرد کە پێویستە ئەزبوون وەرگرین لە 2024 و سوودی لێ ببینین بۆ ساڵی داهاتوومان. قسەی بەڕێزت لەسەر ڕای هاوڵاتیان. من لەم بۆنەیە یعنی شتێک زۆر بە گەورە و گرنگە بینم کاتێک ئێمە باس لە ژیانەکەین هەر بزانین جارێ ژیان چییە یعنی هەر یەکە چیەتی ژیان لە شتێکا بینێ. بۆ نمونە ئێمە ئەم ڕۆژە یان ئەم ڕۆژانە یادی لەدایکبوونی پێغەمبەرێکی وەکو حەزرەتی مەسیحە سڵاوی خوای لێبێ ئەمە بێتە دەستپێکی ساڵێکی تازە. ئێمە بۆ نمونە سەیری ژیانی ئەم مرۆڤە هەڵکەوتووە بکەین شتێک لە ژیانی ئەوەیە ڕنگدانەوەیەکی زۆر گەورەی هەیە کە لە ڕۆژگاری خۆیان ئەو بڵین حاڵەتە زۆر زۆر پێویستێکی گەورە بۆ ژیانی مرۆڤەکانی ئەو سەردەمە کاتێک ئەو لەدایکە بێت ئەتوانین بڵێن یعنی ژیانی مادی ژیانی ڕواڵەتی زۆر زاڵ بووە بەسەر مرۆڤەکانە بەو پێیەکە ئاینەکان بۆمان باسەکە بە تایبەت قورئانی پیرۆز ئەومان بۆ باسەکە کاتێک ئەو لەدایکە بێ ئەم بۆشاییە گەورە لە ژیانی مرۆڤەکانە ژیانی ڕۆحی ژیانی معنەوی کە من ئێستا یعنی لە سەرەتا وتم بزانین چیەتی ژیان لە چیە ئەبینین لە ڕاستیا ژیان ئەو دوو دیوەی هەیە بمانەوێ و نەمانەوێ دیوێکی دەرونی دیوێکی دەرەکی دیوێکی ڕۆحی و معنەوی بە هەمان شێوە دیوێکی ڕواڵەتی و مادی لە ئەمکانیان زۆر کاریگەری هەیە لە سەرمان. بەڵێ ئەم دووڕوە بێ هاوسەنگێکی جوان لە نێوانیانە دروست بکرێت لە ڕاستیە یعنی ئەگەر لایەکیان بەسەر لایەکی تریان ئازاڵ ببێت من وازانم نا هاوسەنگی لە ژیانی مرۆڤەکانە دروستە بێ لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی کۆمەڵگە. ئەنجا لەدایک بوونی ئەو پێغەمبەرە سڵاوی خوای لێبێ شتێکمان پێ ئەڵێ ئەو بۆشاییە گەورە لە ژیانی ڕۆحی مرۆڤەکانە هەبووە ئەو کاتە ژیانە مادیەکە زیاتر زاڵ بووە ئەو کە لەدایکە بێ بۆ نمونە ئەو بە ڕۆح ناوەبرێ هەر خۆی بە ڕۆح ناوەبرێ بە وشە ناوەبرێ وەکو بڵێ پێویستیەکی ڕۆحی گەورە لەو سەردەمەیە هەبووە تا ئەو بۆشاییە گەورە مادیە ئەو بۆشایی کەوتم لە ژیانی ڕۆحیا دروست بووە کە با بڵین ئەو لایەنە مادیە کاریگەری بەسەر ژیانی مرۆڤەکانە دروست کردووە ئەو لایەنە پڕ ببێتەوە یعنی ئەمە یەکێکە لەو دەرسانە لەو وانە جوانانە کە مرۆڤ لە ساڵی تازەیە ئەتوانێ یعنی بێنێتە بەرزیهنی خۆی ئەتوانێ بڵین بیری لێ بکاتەوە کە چۆن بتوانێ هەردوو دیوی لایەنی معنەوی هەردوو دیوی لایەنی ڕۆحی و مادی یان لایەنی ڕواڵەتی و ئەمانە چۆن بتوانێ هاوسەنگیان ئێمە کامیان زۆر ڕەنگدانەوە هەبوو مامۆستا ئێمە لایەنە معنەویەکەیمان گرتووە یان ئەو لایەنە ڕۆحیەکەی یا ئەو لایەنی کە دیارە ئێمە لە ڕاستی هەردوو دیوەکەمان بینیوە ئەگەر یعنی بۆ نمونە لایەنی ڕۆحی زیاد لە پێویست بەسەر مرۆڤ ئازاڵ ببێت و هیچ وجودێک بۆ ژیانی مادی و بۆ ژیانی بەڕێوەبردننی ژیانی خۆی ژیانی دنیایی دانەنێ بێگومان ئەمە یعنی ئینسان تووشی جۆرێک لە گۆشەگیری تووشی جۆرێک لە دابڕان و دوورکەوتنەوە لە ئەرک و وەزیفەکانی خۆیەکات بە پێچەوانەشەوە ئەگەر ئینسان وەکو وتم حساب بۆ لایەنە دەرونیەکەی نەکە حساب بۆ لایەنە ڕۆحیەکەی نەکە حساب با بڵین بۆ لایەنی معنەوی و ئەمانە نەکە ئێمە ئەم شتانە زۆر کاریگەری لەسەر ژیانی جستەیمانەیە یعنی تۆ چۆن بیرەکەیتەوە و چۆن با بڵین ناخ و خاوەنی ناخ و دڵ و دەرونێکی پاک و جوان و ئەمانەبی ئەمە کاریگەری لەسەر ژیانی ڕواڵەتیت هەیە یعنی پێویستەکە تۆ ئەمە هەردووکیان ئەم هاوسەنگەتیانە بپارێزی بەگشتی من وازانم یعنی لەم جۆرە مناسەبانەیە خەڵکی زیاتر دیوە ڕووکاریەکە و دیوە ڕواڵەتیەکە ئەگرێ
کەمتر ئامادەی ئەوەی تایە لە ناخەوە لە ڕۆحەوە لە ڕووی معنەویەوە بە خۆداچوونەوە بە خۆیان بکە کەوە یعنی ئەبێتە سەرەتا و ئەبێتە بنەمایەک کە تۆ توانیت جارێ لە ناخی خۆتا گۆڕانکاری دروست بکەی لە بیرکردنەوەکانتە لە دڵ و دەروونتا یعنی کۆمەڵی شت هەیە پەیوەندی بە دڵ و دەروون و ناخی مرۆڤەکانەوە هەیە کە تۆ چۆن بتانی جارێک پاکسازیەک چاکسازیەک لە ناو دڵ و دەرونی خۆتا دروست بکەی بۆی بتانی هەڵوێستی جوان وەربگری بۆی بتانی جوان دەوروبەری خۆت ببینی ئەمە یعنی پێویستی ئێمە لێرەوە بۆ نمونە لەسەر خۆمان بوەستین لەم خاڵەوە لەسەر خۆمان بوەستین وەکو وتم ئەگینا ئەگەر هەر شتە ڕواڵەتیەکان بێت و ئێمە ئاهەنگجێڕانێک بێ خۆشی دەربڕینێک بێت و شتێک بێمانە لە جێ خۆی بایەخی خۆی هەیە بەڵام ئەگەر شتەکە هەرەمە بێ ئێمە هیچمان نەکردووە لە ڕاستیە چونکە هەموو ساڵ ئێمە ئەو شتانەکەین بەڵام سیرەکەین هیچ گۆڕانکاریە لە ژیانمانە ڕووی نەیەوە یعنی مە ساڵێکی تری تازە ژێتەوە ئێستش بەراورد کە بە ساڵی ڕابردوو یعنی کەم کەس هەن یعنی لەو کاتانەیە بۆ نمونە بڕیاریەوەی دابێت کۆمەڵی گۆڕانکاری بەسەر ژیانیا بێت و گۆڕانکاریەکانیش ببینێ و بە فعلی بێتە ناو ژیانیەوە و بتوانێ هەنگاو بەرەو پێشەوە بنێ کۆمەڵی کێشە و گیر و گرفت و ئەوانە تێ بپەڕێنێ ئەین لەسەر راستی ژیانی گشتی بۆ نمونە ئێمە یعنی لە کوردستانە سیرەکەین ژیانی ئێمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی زۆر شتی ترەوە هەست بە گۆڕانکاریەکی ئەوتۆ ناکەین لە ڕاستیە کە پێویستەکە هەموو دام و دەستگاکان هەموو مؤسسەیەک یعنی هەموو ئاستێک لە ئاستەکان ئەم جۆرە بە خۆداچوونەوەی ئەم جۆرە بەرنامەسازیە ئەم جۆرە یعنی با بڵین ئامادەکاریەی بۆ ساڵی تازە ببێ نەک بەڕێکردنی چەند ڕۆژێک بێت و دوایی بچینەوە یعنی ئەمە ڕۆژی ساڵی تازە تقریبا هەر لەو شەو ڕۆژەیە توانم بڵێم پێمانەوە دیارە کە لە ڕاستیە ئەبێ لە ڕۆژانی داهاتووە تۆ بەمانای وشەی نوێ ژیانێکی نوێت لەسەر راستی تاکو و لەسەر راستی کۆمەڵگا بۆ دروست بوو بێ و یعنی شتەکان بریتی نەبن تەنها لە پیرۆزبایی لە یەککردنێک بەتایبەت لەسەر ناڵێم یعنی لەسەر هەموو ئاستەکان شتێک هەبێ کە تۆ بتوانی پێشکەشیکەی بەخۆت و بە دەوروبەری خۆت باشە مامۆستا ئەو شتە چی بێت بۆ ئەوەی کەوا لە ممکە ساڵی 2025م باشتر بێ لە چاو ساڵی 2024 چونکە ڕەنگە زۆرینەمان بۆ شێوازە بڕوانینە تێپەڕبوونی ساڵەکان وەکو ڕۆتینێک تەماشاکەین نەڵێن بەتەنها ژمارەیەکە و ئەگۆڕێ بۆیە هەمیشە بە بەردەوام ئەو قسێ لە ناخمانە هەیە لەین خۆلاتی ئەم ساڵ لە پار باشتر نەبێ وتەیەکی شێڵین ساڵ بە ساڵ خۆزگەمان بپار لەواتێر پار باشتر بێ وەک لەم ساڵ کەواتە تۆ پێمان بڵێ بەڕێستەوە کوڕێنمایی کارێکی دەرونی ئێمە چی بکەین چۆن هەنگاو بنین بۆ ئەوەی کە هیچ نەبێت سوود لەو سەرکەوتانە وەرگین کە لە ساڵی 2024 بەدەستمان هێناوە بۆ زیادکردنی خەرمانی زانیاریەکانمان بۆ زیاترکردنی یاخود باشترکردنی ژیانمان لە ساڵی 2025 بەتەنها هەر ئەوەیە لایەنە ڕۆحێکە و ئەو کارە باشانەی کە تۆ باسی لێواکەی تۆ خۆت لە ناخی خۆت تا بیگۆڕیترم ساڵ جوانترێ بێ یاخود چیتر هەیە تۆ ئەنجامی بێت لەسەر راستی تاک بێگومانی یعنی ئەوە یەکەمین هەنگاوە وتمان کە تۆ لە ناخی خۆتە پرسیارت لە خۆت کردبێ و بڕیاری ئەوەت دابێ کە کۆمەڵێک گۆڕانکاری لە ناخی خۆتە لە بیرکردنەوەی خۆتە لە دڵ و دەرونی خۆتە لە ڕۆحی خۆتە بتانی ئەمانە دروستکەیت جارێت تۆ ئەگەر خەونت نەبێ ئەگەر تۆ خەیاڵت نەبێ ئەگەر تۆ بیرکردنەوەت بۆ داهاتوو نەبێ ناتوانانی هەنگاو بەرەو گۆڕانکاری بنەی ئەمە زۆر گرنگە کە ئێمە یعنی خەونی تازە بهێنینە ژیانی خۆمانەوە بیرکردنەوەی تازە بهێنینە ژیانی خۆمانەوە جارێ بە بیرکردنەوە جارێ بە خەیاڵ جارێ بە خەون کە من بەستە مەڵێم خەون یعنی تۆ ئومێدێکت بۆ داهاتوو هەبێ ئەگەر ئەمەد بۆ دروست بوو ئەو کاتە تۆ ئەتوانی هەنگاو بەرەو ئەم گۆڕانکاریانە بنەی ئەگەر لە زیهن تا شتەکە نەبوو ئەگەر لە ناخی خۆ تا شتەکە نەبوو تۆ ناتوانی هەنگاوی بۆ هەڵگری لەبەرەوە یعنی پێویستەکان جارێت تۆ ئەم شتانە بێنیتە بەرچاوی خۆت کە بۆ ساڵی داهاتوو بتانی کۆمەڵێک خەونتە بێ کۆمەڵێک خەیاڵتە بێ کۆمەڵێک ئومێدتە بێ یعنی چەند شتێکتە بێجارێ وەکو بەرنامە بتانی ئەمە تر تۆ ئەتوانی یعنی بە بیرکردنەوە دوایی یعنی شتێک بێ ئەتوانی یعنی حتا ئەم شتانە لە بنووسین تۆمارکەیت یعنی ئەتوانی دانیشی تۆ ئەو شتانە تۆمارکەی بۆی زیاتر بێتە بەرچاوت کە لە ساڵی ڕابردووە وەکو کێشە وەکو گیر و گرفت یان وەکو خاڵی هێز و خاڵی ئیجابی لە ژیانی خۆتا هەبووە ئەم بیرکردنەوەیت بێ بەس کێشەی ئێمە تاڵەن بیرکردنەوەکەمان نییە خەیاڵەکەمان نییە خەونەکەمان بۆ خۆمان دروست نەکردووە ئومێدەکانمان دروست نەکردووە یعنی تەنانەت بە تەماین ئەبێ ئەم بیرکردنەوە سەلبیانە لە دەوروبەری لە خۆمان دوور خینەوە کە من بەتەما بم ساڵەکە گۆڕانکاری لەسەر من دروستکە بەڕاستیە یعنی زەمان شتێکە
وەکو بڵێ مرۆڤەکان خۆیان ئەتوانن یعنی تەحکومی بەس مامۆستا ئەمە بۆ ئەو کەسانە قورس نییە بۆ نمونەگەر لە ساڵی 2024 ڕووداوێکی زۆر ناخۆش کەسێکی زۆر ئەزیزیان لە دەستیا بێت چۆن بتوانن ئەم بابەتانی کە تۆ باسی لێواکەی بتوانن جێبەجێکەن؟ بەڵێ وەکو وتم یعنی ئێمە ئەگەر ژیان هەموو یعنی بە گەورەی ببینین ئەبێ ئەوەش ببینین یعنی کە ئەم ژیانە چۆن سەرەتایەکی کۆتایەکیشی هەیە بۆ نمونە چۆن ئەم ساڵی 2024 سەرەتایەکی هەبوو تا کۆتایەکیشی هەیە ئەبێ بزانین هەندێک شتیش کۆتایی هەیە بۆ نمونە ڕووداوی مەرگ ئەگەر هات بێتە ناو ژیانی کەسانی دەوروبەرمانەوە ئەو کەسە چۆن سەرەتایەکی بۆ ژیان هەبووە ئەبێ کۆتایەکیشی بۆ ژیان هەبێ ئەبێ وانەیە یعنی ئەم مەرگ یعنی ئەبێتە کۆتایی ژیانی ئەم دنیاە ئەم ساڵانە ئەبێ ئەومان پێ بڵێن یعنی من کە لەوە تێگەیشتم هەموو سەرەتایە کۆتایەکی هەیە ئەم بیرکردنەوانە تر زۆر ئەگینا من ئەگەر بۆ نمونە بێم دانیشم یعنی تەنها بیر لەوە بکەمەوە کە چۆن ئەم کارە ساتە زۆر گەورەیە هاتە ڕێگەم کە نازانم ئەگەر بیرکردنەوەیەکی جوانم نەبێ یعنی لە ڕاستیە ناتوانم هەنگاو بەرەو ساڵی داهاتوو بنێم یان جۆرێک لە ناومێدیم بۆ دروستەکە بەڵام ئەگەر بە ئاسایی وەکو جوڵەی ژیان من سەیری ئەمەم کرد هەموو ژیان سەرەتایی هەیە هەموو ژیان کۆتایی هەیە لەسەر ئاستی مرۆڤەکانیش سەرەتایەک بۆ لەدایک بوون هەیە کۆتاییەک بۆ ژیانی مرۆڤەکان هەیە ئەو ساڵانە ئەومان پێ ئەڵێن یعنی چۆن ژیانی ئێمە بریتە لەو چرکە ساڵ و ساتانە چۆن ئەم ساڵە سەرەتای هەیە کۆتایی ژەیە ژیانی ئێمەش بەو شێوەیە سەرەتایەکی هەیە و کۆتاییەکیشی هەیە ئەگەر ئەو دیدەمان بۆ دروست بوو ئەو کاتە وەکو بەشێک لە ژیان ئەمە ئەبینین لە ڕاستیە بەڵێ مامۆستا وەکو کۆتا پرسیاری من خودناسی تا چەند گرنگە بۆی کە من سوود لە ئەزمموی ساڵی ڕابردوو وەربگرم و بیکەمە ئەزمونێک بۆ ساڵی داهاتووم خودناسی کۆمەڵێک پرسیار بۆ نمونە دانراوە کە من چیم کردووە لە ماوەی ئەم ساڵەیە من چێم ناسیوە من چ بەرهەمێکم هەبووە لەگەڵ ئەو کەسانی کە ناسی و من چ بەرهەمێکمان هەبووە و ئامانجەی کە دامناوە لە ساڵی ڕابردووە لە 2023 لە 2024 پێی گەشتوم ئەم پرسیارانە تا چەند گرنگە لە خودناسیە لە خۆتی بکەیت بەڵێ ئێمە وتمان بێگومانی هەنەیەکێ لەو شتە گرنگانە لەم ساتی وەرچەرخانەیە لەسەر خۆوەستانە بۆ خۆناسین بۆ تواناکانی خۆمان من چۆن یعنی کۆمەڵێ توانا هەیە لە خۆمە هەستی پێ بکەم ئەوەی کە هەستم پێ نەکردووە چۆن بتوانم هەنگاو بەرەو ئەوە بنێم من هەندێک هەنگاوەیە ئەگەر لە ژیانی خۆمانە نەینێن ناتوانین تواناکانی خۆمان بناسین جاری وایە تۆ یعنی شتێک یێتە ناو ژیانتەوە هەر لە سەرەتاوە هەنگاوی بۆ نانێڵی لەوانەیە من نەتوانم یعنی لەوانەیە من نەتوانم بەڵام تا هەنگاوەکە نەنێی لە ڕاستیە ئاتانە چیتە پێشەوە لەو مەجالە لەو مەیدانە ناتوانانی خۆت بناسی یعنی ئێستا بۆ نمونە مناڵێک ئەچێتە قوتابخانە لە سەرەتاوە دایک و باوکە گەڵێ مناڵە لەوانەیە زیرەک بێ لەوانەیە زیرەک نەبێ لەوانە کۆمەڵێ شتی بۆ دروستە بەستانە چێتە ناو قوتابخانە تا بۆ نمونە کۆمەڵێ هەنگاو نەنێ لەو ڕۆ تۆ بۆ دەرناکەوێت یعنی تۆ شتێکەیەتەوێ بۆ نمونە فێری زمانێک ببی لەوانەیە یعنی لە سەرەتا وا بیری لێ بکەیتەوە کە تۆ ناتوانانی بەڵام نازانی لەوانەیە ئەم توانایەت هەبێ ئەبێ هەنگاوی بۆ بنەی یعنی هەنگاونانەکە زەڕورە دوای هەنگاونان ئەو کاتە تۆ وەکو بڵی تواناکەی خۆ دەبینی ئەگەر توانات نەبوو ئەو کاتە لە مەجالێکی ترە تۆ توانادەیە یعنی بێگومان مرۆڤ لە هەر مرۆڤێک لە کۆمەڵێک مەجالە توانای باشی هەیە بەڵام ئێمە تواناکانی خۆمان نەناسیوە ئەبێ هەنگاویان بۆ بنین یعنی بچینە هەندێک مەدانەوە تا توانای خۆمان بدۆزینەوە لە ڕابردووشە یعنی ڕابردووەکەژە بێتە ئاوێنەیەکی باش بوو خۆناسین یعنی من نەمتوانی ئەو کارانە جێبەجێ بکەم و نەمتوانی لەو بوارانەیە بۆ نمونە چەند کاتێکم بردەسەر من نەمتوانی بە ئامانجەکەم بگەم یعنی پێویستەکە ئەم بوارەی خۆم گۆڕانکاری بەسەرابێنم لە بوارێکی تر لە مەجالێکی تری ژیانە لە گۆشەیەکی ترا من هەنگاو بەرەو پێشەوە بنێم یعنی لە ڕاستیە وەکو تۆ یعنی ساڵی ڕابردوو بۆ خۆناسین زۆر پێویستە ئینسان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەموو ڕووەکانی ژیانەوە بتوانێت سیرێکی ڕابردووی خۆی بکە تواناکانی خۆی بێنێتە بەر چاوی و لە چیا توانای هەبووە لە چیا توانای نەبووە و ساڵانی داهاتوو بتوانێت لەو شتانەیە کە خاڵی هێز بوون ئەو خاڵانە زیاتر بەهێزتر بکات لە خۆیان و ئەو خاڵانەی کە لاوازی بوون ئەو لەسەریان نەڕوا و ژیانی خۆی لە شتێکە کۆتایی پێ نەهێنێ کە ئەو توانای ئەو بوارەی نیە توانای ئەو مەجالەی نیە چونکە هەر یەکە لە مرۆڤەکان لە چەند مەجالێکە بەڵام بێگومان هەموو مرۆڤەکان
هەر یەکەیان لە کۆمەڵێک مەجالات توانای هەیە ئەتوانێت داهێنان بکە ئەتوانێت لێ هاتوو بێ ئەتوانێت بەرهەمی ببێ و با بڵین ئەو بەرپرسیارەتی کە باسمان کرد لە سەرەتاوە بەرامبەر بە کاتی بەرامبەر بە تەمەنی بتوانێت جێبەجێ بکە. سپاس بۆ ئەمەدەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەش و پیرۆزبایی هاتنی ساڵی نوێ لە هەمووانەکەین هیوادارین یعنی بەو شێوەیە کە باسمان کرد هەر هیواداری و پیرۆزباییەک نەبێت و بتوانین ئەو جورئەتی لەسەر خۆ وەستان و بەخۆداچوونەوە و ئەوانەمان هەبێ و ئەم بۆنەیەش یعنی زۆر جار بکرێتە وەکو بۆنەیەکی کۆمەڵایەتی بۆنەیەکی نوێکردنەوەی پەیوەندیەکان لە نێوان خەڵک و خێزان و کەس و کار و ئەوانەیە لەو ڕوانەشەوە بتوانین سوود لەو بۆنەیە وەربگرین چونکە ئێمە لەو ڕۆژەوە یعنی کۆمەڵێک بۆشایی لە ژیانمانە دروستە بێ ئەم جۆرە بۆنانە ئەم بۆنە ئاینی نەتەوەیی نیشتمانی کۆمەڵایەتیانە جۆرێک لە نزیکبوونەوەی زیاتر لە نێوان ئەندام وەکو خێزان دوایی وەکو خزم